زانیاری هەیە کە بتوانین ئێمە لەسەر شاشەکە بتوانین لەگەڵ هاوکارانم بتوانین هەندێک لەو جلە کوردیانەی کە لە ڕابردووە هەتاوەکوی ئێستا بوونی هەبووە من چەند زانیاریەکتان بۆ خەمەڕوو بەڵام جلی کوردی پیاوان باباسی کەوا و پانتۆڵ بکەین لە کۆنا پیان وتووە کەوا لەگەڵ پانتۆڵەکە ئەم پانتۆڵی بەشی خوارەوێتی کە ئەتوانین بە شێوازە لە شێوازەکان ئێستا کە ئێمە وەکو شەڕواڵ بەکارێنین ئەمە وەکو پانتۆڵ چەند تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆ نمونە ئەم شەڕواڵە فشە لە بەشی خوارەوەی تسک بۆتەوە وەلوا لە بەشی سەرەوەی کە ئێمە ئێستا پێی ئەڵێن خۆی پێڵێن دۆخین باشە بەڵام ئێمە پێی ئەڵێن بەنەخوێن کە شەڕواڵەکەی پێ قایم کراوە دوجار بەشی سەرەوە کراوەتە ناو شەڕواڵەکەەوە کە ئەم بەشی پێی ئەڵێن کەواکەی و هەروەها دوجاریش بە پشتێن و دوجاریش کۆمەڵە تایبەتمەندی کەی بۆ کراوە کە ئێمە لە ژێر و کراس لەبەرکراوە لە ڕابردووە زۆر جار ئەم کراسە هێخەی نەبووە یاخود ئەم کراسە لە ڕابردووە پێشتر لەوانەیە بە قۆڵی کراسە کۆکوی ئێستا نەبوو بێ بە قۆڵی کراسەکەەوە چی هەبووە فەقیانە هەبووە پارچە قوماشێکی سپی بووە کەم پارچە قوماشە زۆر کات تایبەتمەندی خۆی هەبووە لاو ڕابردووە زۆر کات پیاوان بەکارێنێناو بۆ دەستڕین یاخود دەست و دەمچایان شۆردووە لە سەرکانیەک یاخود ڕۆشتبێنێتە سەر شوێنێک یاخود زۆر جار چوونەتە ناو بۆ نمونە بێستانێکەوە یاخود چوونەتە ناو کۆمەڵە درەختی بەردارەوە لەگریان ناو کۆمەڵی میوان هەڵگرتۆ لە باتیوی کەشتێکیان پێ بێت بکەن ئەمەش بە خۆی تایبەتمەندی خۆی هەبوو دوجار ئەمە هەر بە پاشی هێنراوەتەوە دوجار لە ماڵەوە دانراوە کە ئەمەش بەشێکی ترە لەو تایبەتمەندیانەی کە لە جلی کوردیا لێرە هاوکارانم باسی واکەن کەەوە پانتۆڵ واتە بەشی سەرەوە و بەشی خوارەوە کە پانتۆڵەکەیەتی کەواکە بە شێوەیەکی سادە بووە وەتو چۆن ئێمە ئێستا بۆ ئەم جلەی منە بۆ نمونە ڕانک و چۆخەمانەیە چۆخەکەی سەرەوەی سادەیە لەگەڵ بەشی خوارەوەی بە شێوازێکی سادێ مراتخانیمانەیە یەخەکراوە ینی بۆ نمونە بە شێوازێکی باش ئێمە ئازانین کە مڕەخانی هەیە هێخەی کراوەیە کە ئەتوانین ئێمە لە ژێر و کراس لەبەرکەین و لەگەڵ پارچەکانی تراواتە ئەبێ بە کراس و ئەبێ بە کەوا و ئەبێ بە شەڕواڵ وارووا مراتخانی سلەیمانیمان هەیە کە لێرە پێڵێن ڕەزازی یعنی ئەمەش تایبەتمەندی خۆی هەیە لەوانەیە بە چەندین شێواز و بە چەندین ڕەنگی جیاواز ئەم جۆرە جلە تورا بێت و خەڵکی شاری سلێمانی لەبەری کردبێەوە زۆر جاریش خۆشەویستان کە ئاڵین خەڵکی شاری سلێمانی و شاری هەولێر و بادینان و هەورامان و کە جلە کوردەکانیان لەبەر کردو یەکسەر زانیویانە کە ئەمە کەسێکە میوانە و هاتووە گەرێمە لێرە و چوبین بۆ هەوران لە هەورامان و بینیمان کەسێک بە شاڵێکی جوان و بۆ نمونە کوڵەباڵێکی جوانی لەبەراو مشکێکی جوانی بەستەوێ ئەڵێن یاخوا بە خێر بێ ئەرێ گوێز بۆ نەهێناوین ئەرێ چی جوانتان چنی و ئەم ساڵ بۆ ئێمەشی بێنن یعنی تایبەتمەندیەکانە بینی کەسێکی ئازیزمان لە بادینانەوەیەت سێرەکی جلەکانی تایبەتە جلەکانی ڕەنگەکانی جیاوازە خەتەکانی جیاوازە شێوازی شەڕواڵەکەی وەکو ئێمە نیە لەوانەیە لە بەشی پێشەوە تەسک بێتەوە لە بەشی دووە تەسک بێتەوە ئەمانە بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی یاخو لە بەشی خوارەوەی لەوانەیە قاچەکەی هەتا نزیکی لای ئەژنۆمان تەسکتر بێ ئەمانە کۆمەڵە تایبەتمەندی پەیوەند کە لە جلی ناوچەکانە بەتیەکرێ و هەروە حاڵێکەوە بە شێوەیەکی چاکەت کۆت و شەڕواڵ یعنی ئەمە چۆن لێ چاکەت و پانتۆڵ هەیە ئێستا هەمە چاکەتێکە کە لە بەری منایە ڕێک شێوەی چاکەتی چیە و لەگەڵ ئەو شەڕواڵی کە هەیە ئەم دوانە بەیەکەوە ئەبەستێتەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەو دۆخینەکە وێسامە پێڵم بەنەخوێن و هەروەها ئەم پشتێنە خۆشەویستان دوایی باسی تایبەتمەندی ئەم پشتێنەتان بۆ کەم کە لە ڕابردووە چەند گرنگ بووە و بۆچی بەستویانە و چەند سوودیشان لەبینیوە ئەمە بەشێک بوو لەو بابەتانە ئەگەر بزین هاوکارانمان گەندێکی تر لەو سلایدانەی کە ئامادەیان کرد بێ بۆمان من پێم خۆشە باسی ڕانک و چۆخە بکەین ڕانک و چۆخە لە سلەیمانی ڕانک و چۆخەیان لەبەر کردووە بۆ ئیشکردن بۆ ئیشی ڕۆژانەیان بۆ چوونە سەر کوشت و کاڵکردن بۆ ئاژەڵدارێتی ڕانک و چۆخە سادەیەکی خۆی پێوە دیار بووە بێ ئەوەی هیچ وەکۆم زلانی مقۆچی پێوە نەبووە چۆخێکی سادە لەگەڵ شەڕواڵێکی سادە و هەروەها بە شێوازێک بۆ لە شێوازەکان کراسێک لە ژێریەوە لەبەر کراوە هەر کراسێکی سادە بووە ئیتر لەگەڵ پشتێنێکا بەستی بێت یان زۆر جاریش ئەم ڕانک و چۆخەیە چەندین جار لە کاتی ئیشکردندا لەوانەیە چۆخەکەیان داکەن بێ بووی زۆر کات دەستیان نەگریا قۆڵیان هەڵکرد بێ بووی کە تۆزی ئاوتێری و ئەم بابەتانە بکەن لە ڕابردووە و هەروەها باسی کراسماگرۆی کە ئەو پێشتر ئاماژەم پێە کراسیان لەبەر کردووە ئەم کراسە زۆر جار هێخەی نەبووە یاخۆم کراسە زۆر جار فەقیانە کە لێرە باسیەکە لەوەندی یاخۆ ئەنکۆنچک کە ئەمانە کە ئێمە پێڵێن فەقیانە لەسەر دەستەکان بووە
لێرە بەسراوە لێراشا بەسراوە ئەمە بزانم ئەم فەقیانەیە هەر بۆ خانمانی شەیە ئەم فەقیانەیە بۆ خانمانی بەڵام بۆ پیاوان تۆزێ کورتترە و سپیە و لە دوجارە فەقیانەکەیان کردووە بە کراسەکەەوە بۆی زۆر جار لی نەکەوێت یاخود کە لە کراسەکە لەبەر کرد ڕاستە خۆ بە دەستەوە بێ و تایبەتمەندانەشی کە باسم کرد کە لە نێوان فەقیانەیە کە لەگەڵ جلی کوردیا هەیە ئەمە بۆ ڕانک و چۆخە ئەگە سلایدەکانی کە ئامادە بێ بۆی کە ئاوکارانم بتوانین لەسەر هەندێک بابەتی تر کۆمەڵێک زانیاری بین ئێمە بچینە سەر پۆشینی جولی کوردی سەربازی پێشمەرگانە لەشکری پۆشینی جلی کوردی سەربازی ئەگەر ئێمە ئەو جلوبەرگانەی کە لە ڕابردووە هەر ئەم وێنەی باگراوندی سلایدەکەی خۆمان ئەبینین کە جلوبەرگەکەیان پۆشیوە بەڵام کۆمەڵی تایبەتمەندیان لەسەر جلەکەەوە زیاد کردووە وەکو چی وەکو بەستنی کۆمەڵێک لەو شریتی فیشەکانە کە لەسەر پشتێنەکە زۆر جار بەڕێکی لەسەر پشتێن یاخود زۆر جار بەلاری لەسەر ملەوە بۆ خوارەوە بەسراوە یاخود زۆر جار کۆمەڵی قایشی تایبەتیان لەگەڵ جلی کوردیەکەیە بۆ توم و تۆڵی خۆیان بەستویانە کە بتوان هەندێک لەو کەرەستانەی کە بۆ سەربازی بەکاریە ئەوانەی پێوە هەڵواستن و پێوەیان بێت وە جلەکانیان بە شێوازی لە شێوازەکان بووە هەرچەندە تۆزێ جلی کوردی شلە و خاوە بەڵام لە کاتی سەربازیات و تۆڵێکی خۆی پێوە دیار بوو بێگەر تۆزێ ڕوونتر بێت لە وێنەکانە جلوبەرجی پێشمەرگانە ئەزانین کە جلوبەرجی پێشمەرگان تا ئێستش کە زۆر جار ئەیبینین کراسی نییە یاخود بە سنجیر یاخود بە قۆپچە داخرێتە کۆتایی تۆزێ گورج و گۆڵترە بکرێت تۆزێ لەوانەیە شەڕواڵەکەشی تۆزێک ئەو بەم شێوازەی من نەبێت زۆر فش بێت تۆزێ بچووکترە ئەمە تۆزێ پێڵێن لای خۆمان قنج و قیتە یعنی ئەتوانی تۆزێ ئیشەکان باشتر پێوەی بکەیت لەشکریمانێ ئەم لەشکریە ئەمەی ئێستا کە لە من بەرم نایە ئەم چاکەتەی بەشی سەرەوە دوو تایبەتمەندیە بۆ لە لەشکریە لە ڕابردووە ئەم بەشەی کە ئەچێتە ناوە ناو شەڕواڵەکەەوە ئەم چاکەتە کۆمەڵە گیرفانی تایبەتی هەبووە لە باتی ئەوی ئەو مەخزەنانە لەسەر پشتێنەکە ببەسترێ مەخزەنەکانیان بردوتە ناو گیرفانی ئەم چاکەتەوە باشە مەخزەنەکانیان لەو یادانەوە تایبەتمەندیەکی کەی چییە لە نێو ئەم دوو چاکەتی منە دوو پار ئەم لاولای هەیە دوو گیرفانی هەبووە بەشێکیان پارەی وردەیان تێکردووە کە ئاوا دەستیان پیا کردووە هەندێکی تریش لەوانەیە کۆمەڵشتی تایبەتی خۆیان بۆ زۆر جارش کاتی خۆش هێرما بوو کە ئەویانە کرد چنگێکیان دەرێنە یاخود پیاوە کۆنەکان لەو کوی ئێستا نەبوو پاکەتی جگەرە هەبێ تورەکەی توتن هەبوو لەگەڵ کاغەزە ئەم دوانیانە کردێرەوە ئەن خستە بەشێکی تری ئەم گیرفانەی ئەمە جلی لەشکری بەکاراتوەیەک دنیا ئاسانکاری کردو بۆ ڕۆژانە پێداویستەکانی زۆری کۆ کردوتەوە بۆ تۆ بۆیە ئەمە لە جلی لەشکری ئەمە بە تایبەتی بۆ ڕابردوو ئەم جلە لەشکریانە بەکار هاتووە لە باتی ئەوەی بەم شێوازە ئەم شریتی فیشەکانە دیار بێت چۆتە ژێر پشتێنەکە و بەم کەوایەوە ینی بەم چاکەتەوە هەموو گیرفانەکانە بۆ یاخود بۆ وردە و بۆ توتن و ئەو کاغەزی جگەرەی پیاوان بووە ئەمەش بۆ لەشکری ئەگە سلایدی کەمان ما بێت باشە جوانکاریەکان بۆ جلی کوردی پیاوان پشتێن بابێ بەسەر ئەم پشتێنە کە من زۆر تایبەتمەندیم لەسەر ئەم پشتێنە خوێنەوە لە ڕابردووە ئەم پشتێنە لە خۆڕانە بەسراوە لەوانەیە زۆر جار بۆ بەستنی خۆڕاستە ئێمە وتمان دۆخینمانەیە شەڕواڵەکە تونگەکە کە پێڵێن بە نەخوێن ئەوش پشتێنیش نەبێن پشتێن لە ڕابردووە وا کاریان لەسەر کردووە کە یارمەتی دەرێکی زۆر باشی تەندروستی ئێمە بە تایبەتی بۆ پیاوان کە لە ڕابردووە هیچ وەسای هیچ هۆیەک نەبووە هیچ کشتێک کارێکی ئەم ئامێرانە ئێستا نەبووە بۆ کوشت و کاڵکردن پاچە کۆڵێ بووە ئارسکێڵان بووە ئاودێریکردن بووە بژارکردن بووە گژوجیاکۆکنەوە ئەمە هەمووی نوشتاونێتەوە ئەم هەموو نوشتانەوەیە بۆ ئەوەی کە ئازار بە فەقەری پشتیان نەگا ئەم پشتێنەیان بەستووە کە لە ئێستا من بەستومە ئەم پشتێنش بە چەند شێوازێک ئەوان بەستویانە زۆر جار بە شێوازێک تونتر بەستویانە بۆی کە پشتیان زیاتر ئازاری پێنەگاو ئەو هەموو کەلوپەلەشی لە دوای ئەو جوتیاریکردن و زەرعات و ئاژەڵداری کە ئێواران لە باخەوە بە پێ هێناویانەتەوە زۆر جار پشتێنەکە لایەشان کردوتەوە دەمی پشتێنەکان کردووە پڕیان کردووە لە هەرمێناسکە و بۆ نمونە ترۆزی و خەیار و تەماتە و ئەمەشیان بەستۆ لە قۆڵێکیان و ئەم پشتێنە ئەمەنە سوود و تایبەتمەندیە بووە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پیاوانی زۆر پاراستووە لەو ئازاری پشتەی کە ئێستا زۆر کەس بەدەستیەوە ناڵێنێ و ئێستاش خۆمانە چینە هۆڵەکانی وەرزشۆڵە پشتیان ببەستە بەرلۆی کە دەسێتە شتێکی قورس ئەوان لە ڕابردووە درچیان بەم بابەتە کردووە بۆیە پشتێن تایبەتمەندی خۆی هەیە و ئێستاش ئەیبینی بە چەندین ڕەنگی جیاواز لەکە ڕەنگە جیاوازەکانی جلی کوردیا بوونی هەیە ئەچینە سەر کڵاش کازانین یەکسەر کە باسی کڵاشەکەین باسی شاڵەکەین باسی کوڵەباڵەکەین هەورامانی خۆشەویستمان بیرەکەێتەوە کڵاشیش ئەتوانین مورچێکی کوردەواری خۆی پێوە دیارە و کڵاشیش هەمیشە لای خۆمانەڵێن چەف و ڕاستی نییە هەر کامیشان بۆ لایەک لە پێکەی
ئەتوانی هەبێ. ئەنجا کلاشیش کۆمەڵە تایبەتمەندی هەیە ئەو تایبەتمەندیانەی کە زۆرجار کلاشمانەیە بنشینە بۆ کۆم کلاشەی من کلاشمانەیە شین و سپیە کلاشمانەیە بنسوورە سوور و سپیشمان هەیە ئەمە تایبەتمەندیەکانی کلاشیش بێگومان لە هەورامانی تەختیش لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵانە خێزانێکی زۆر بژێویشیانیان لەسەر ئەوەیە و تایبەتمەندیەکی جلی کوردی وەرگرتووە و زۆر فێنکە و تایبەتی بۆ هاوین بەس بەخوا کە بارانێکە بارەی ترخەمی دنیامان لێ کاتی خۆی چۆن کاتێک کە بارانەشت بوو بێ ئەو کلاشیان بەکارە نابێت چونکە ئەو کەزانین کە کلاش کێشەی هەیە لەگەڵ تەڕبوونەوە خۆی زۆر جار ئەو کلاشەی کە تۆزێک ئێستا بۆ منۆک و کلاشی من تایبەتە بۆ نمونە لەوانەیە بەم شێوازە بێت کە بنەکەی خۆی بێت باشە بەڵام لەوانەیە کۆن لە ڕابردووە جوتیاران لەسەر ئەم بنەی خۆیەوە بنێکی کان لێبێ بۆی کە زۆر تەڕ نەبێت و یاخود گرفتمە بەڵام هەر لە پیان کردووە لەوانەیە ئەو لە پارچە لاستیکێک بوو بێت کە پێیان کردبێت بۆ ئەوەی کە تەڕ نەبێت بەڵام زۆر کاتیش ئەگەر زانی بێتان هەر زۆر باران لەوانەیە جوتێ پێڵاوی تریان لە پێکردبێ باسی کڵاوەکەین وڵی ئەمڕۆ دام نابوو کڵاوێکیش بێنم لەگەڵ خۆمە ئەو کڵاوانە جۆری تایبەتی خۆیە وای لێ هاتبوو ئەم کڵاوە چەند تایبەتمەندی هەیە کە پیاوان لەسەریانە کرد و جامانیان لێبەست و یاخو مشکیان لێبەست و هەروەها شێوازێکی ڕێک و پۆشی و پیاوانە تری لە ناو کۆمەڵکە دەرەخست و ئەگەر کۆڕ و کۆبوونەیەکە بواە ژن جوان خوازیەکە بواە بۆ نمونە پرسەیەکە بواە یاخو کۆڕ و کۆبوونەیەکە بواە پیاوان کڵاو مشکی و جامانیان ئەبەست و بۆیە کڵاوش تایبەتمەندی خۆی هەتا ئێستاش کڵاو لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورەش لە زۆر کاتا پیاوان بۆ شەوان هەریچیان بەدەستنەوە بێ کڵاوەکەی داگرتو و خۆیان کۆمەڵی یاریان پێکرۆ هەتا ئێستاش لە پرۆگرامەکەی خۆمانە ئاری خۆمان هاوکارمان کڵاوێنە ئیتر دەستی بۆ بەرە بۆ نمونە بزانین بۆ دەرەچیان بۆ دەرناچیە شەوەکانیان بە شەوچەرە ئەو بابەتانە بەڕێ کردووە باسی فەرەنجی بکەین من ئەم دوو فەرەنجی و کوڵەباڵ دوو تایبەتمەندی زۆر جوانیان هەیە فەرەنجی بە هیچ شێوەیەک ئاودانایە فەرەنجی ئەوەیە کە زۆر کات لەبەریان کردووە بە تایبەتی شوانەکانمان کە شەویان بەسەرا هاتووە ئاژەڵەکانیان بردوتە کەژوچێ و درەنگ بۆ بگەڕێنەوە هاتوون کۆمەڵە چیرک و چاواڵیان کۆ کردوتەوە و ئەم چیرک و چاواڵانیان لە عەرزە ڕاخستووە فەرەنجەکە لایەکیان لە داخستووە و لایەکیان لەبەر کردووە خەوتون ئەمەنە خەوێکی خۆشی هەبووە چ لە زستانە چ لە هاوینە لە زستانە زۆر گەرم و کوڕ بووە لە هاوین و بەهاریشە ئەم چیرکەی کە دایان خستووە لەسەری کەوتون بەیانی کە تۆزێت کە بانمە بارانیشیان بارانێکە بووە ئەو ئاوەی بەژێر ئەو چیرکە و چاڵیان ڕۆشتووە خۆ فەرەنجەکە داینایەت باشە تۆ تەڕکان فێنچێکی پێبەخشیوە خەوێکی زۆر خۆشە پێبەخشیوە ئمە خۆمانەمانوت لە هاوی ناکە لە سەربانە خەوتین پاڵێکیان پێوە لای بۆ لای ستارەکەەوە بۆی هەتاوەکە لێو نایتر سێجیان پێ کردێت تا هەڵەسای فەرەنجی تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام کوڵە باڵ ئەوەیە کە باڵەکانی نییە بەڵام قەت پرسیارمان کردووە ئەم باڵانەی کە بەرز بۆتەوە لە کۆنا بۆچی بەکارێنێناوە بۆ تیر بۆ شیر زۆر کات ئەمانە لێ بۆ پشتیان شیر و تیریان تێکردووە بەکاریانێنەوە ئێستا لای خۆمان بە خۆشحاڵیەوە لە هەورامانی ئازیز ئەم کوڵەباڵ و فەرەنجی کە هەمووی لە تووک و مووی ئاژەڵەکانمان دروست دەکرێەوە تا ئێستاش بوونی هەیە کە ئەمەش بەشێکی ترە لێمە مشکی یاخود جامانە یاخود پوشی مشکی هەورامانەی پۆشن یەک جوان ئەم گوڵنکانەیەتە خوارەوە بە سەردەم و چاویانە هەر لە خۆیان جوانە یەخوا ماشەڵاتان لێبێ و ئەوی چەند ڕەنگێکی جیاوازی هەیە جەمەدانیش ئەوەیە کە ئێستا پیاوانی خۆمان هەمویان لە ڕابردووە هەتا ئێستاش زۆری نەیان بەستویان و بەشێک بووە لەوەی کە هەر لە ڕابردووەوە گرنگیان پیاوە لەگەڵ چلی کوردیا و بەشێکی گرنگ بۆ کە ئێستا خۆشمانەگەر وەکو گەنجەکان نەیپۆشین زۆر جار حەزمان پێ بیکەینە ملمان یاخود زۆر جار حەزەکەین زیاتر پیوەمان بێت منەچمە سەر تەسبیح یاخود شمشێر یاخود خەنجەر ئێمە هەمیشە باسی ئەو جوانکاریانە بکەین کە لەگەڵ جلی کوردیا بەکار هاتووە باشە بۆی کە بۆ کاتیش بۆ هاوکارم بێڵمەوە ئەها لێرشەوە حەقتانەیەنێ بۆی هەشتی مارسەوەڵێن کە ئەوە بێت ئەمە تەسبیحە پیاوان هەر لە ڕابردووە بەکاریان لێناوە تەسبیح زۆر باسی لێوە هەیە زۆر گفتوگۆی لەسەرەکەن یەکێک بۆ لەوەی کە پیاوان بەردەوام بەدەستیانە بۆ خوێکی ڕۆژانە زۆر کار لە ڕووی ئاینیەوە لای لای لەڵایەن پێکردووە 100 بۆ تەسبیح باشە ئێستا گەرزیان کرد بێ خودکەویان کرد بێ تەسبیحی قەزوان تایبەتمەندی خۆی هەیە و بە جۆرەکانیەوە و بە خۆشحاڵیشەوە لە کوردستانی گەورە جۆرەکانی تەسبیحی قەزوان هەر ناوچە و تایبەتمەندی خۆی هەیە من زۆر سپاسی کاک ناسی حەکەم فۆتۆگرافەر لە باکووری کوردستان و تەسبیحێکی بۆ هێناوم ئەمان نییە تەسبیحەکەم لە ماڵەوەی زۆر بە دڵێکی خۆشەوە هەڵم گرتۆ چکاری باکووری کوردستانە و تایبەتمەندیەکی زۆری هەیە و نرخێکی زۆریە نرخەکە لای من گرنگ نییە تایبەتمەندیەکە و کە و ناوچێ لای منە و هەروەها وەلایانی دەرونی
مرۆڤەکان چوونەتە کۆڕ و کۆبوونەوەکان چوونەتە دانیشتنەکان چوونەتە سوڵحەکان چوونەتە ژن و ژنخوازی ئەم تەسبیحە بەشێک بووە لەوەی کە دانیشتن و بتوانن لایەنی دەرونی خۆیانی پێ ئارامکەنەوە یاخود زۆرجار گرفتێکیان نەبووە دانیشتون بیرکردنەوەیان هەبووە تەسبیحیش کۆمەڵە چەندین تایبەتمەندی ترێ من ئەمەوێت کاتەکە بمێنێتەوە یاخود شمشێر پیاوان بە شانازی و شمشێریانە کرد بێرەیە پێشێڵێن خەنجەر کرد بێرەیە هەل لە سەردەمی شە مەحمووە کامە گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە تا ئێستاش لە نێو بازاڕەکانی خۆمانە هەندێک دوکانەیە ئەو کە لە پورە جوانانە هەڵگیراون و بە جوانی خۆیان ماونەتەوە چەند ڕەنجێک هەندێک جار لەگەڵ شمشێر و خەنجەرەکەیە تەسبیحی دەنە گەورە هەبوو لیانە بەست و گوڵنگەکەی بەسەر شمشێرەکەیە هاتە خوارەوە ئەمانە کۆمەڵە تایبەتمەندی جلی کوردی بوون ئەگەر سلای دیکەمان نەمابێ نەماوە هیوادارم بەشێکی بچووکم لە جلی کوردی پێوانچکە جلی کوردی زۆر فراوانە جلی کوردی بە پێی ناوچەکان هەمووی تایبەتمەندی خۆی هەیە و هەمووشی تایبەتە بە میلەتی کورد بۆیە ئێمە لە ڕابردووە ئەم بەشە کەلتوریە جوانەمان بۆ ماوە ئەی بۆ نەیپۆشین وڵای زۆر دڵی پێخۆشەکەین یەخوالێتان پیرۆز بێ